بەپێی بەدواداچوونێکی زانستی زۆرترین مادە پلاستیکیەکان یاخود مادە پیسکەرەکان لە تانجەڕۆ دەڕژێتە بەنداوی دەربەندیخان کە ئەمەش کاریگەری لەسەر هەم پیسبوونی ژینگە و هەم ئاوی بەنداوی دەربەندیخان جێشتووە ئەمە لە توێژینەوەیەکدا یاخود لە بەدواداچوونێکی زانستیدا کاری لەسەر کراوە. زۆر بەڕێز عەبدولموتەڵیب ڕەفعەت مامۆستای زانکۆ کە بەڕێزیشان هاوکات پسپۆڕی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاون لە کەلارەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. دیارە زۆر جار پیسبوونی ژینگە بەهۆی مادە پلاستیکەکانەوە کاریگەری نەرێنی دروست کردووە. ئەمە جگە لە ژینگە بە شێوەیەکی گشتی کە هەم لەسەر خاک و هەم لەسەر ئاو لە هەمان کاتیشدا هەوا مادە پلاستیکەکان کاریگەری نەرێنی دروست کردووە. بەدواداچوونێکی زانستی تایبەت بە مادە پلاستیکەکان کراوە و کاریگەریکی بە شێوەیەکی گشتی لەسەر ژینگە و ورتر لەم بەدواداچوونەدا باس لە کاریگەری مادە پلاستیکەکان کراوە لەسەر ئاو لە نێوانیشیاندا کە بەنداوی دەربەندیخانە. لەم بەدواداچوونەدا بەدواداچوون زانستیدا گەشتونەتە ئەو دەرئەنجامەی کە زۆرترین مادە پیسکەرەکان لە تانجەڕۆ دەڕژێتە بەنداوی دەربەندیخانەوە کە بێگومان ئەمەش جگەلەوەی کاریگەری نەرێنی لەسەر ژینگە بەجێدەیەڵێت هاوکات کاریگەری نەرێنیشی لەسەر بەنداوەکە دروست کردووە کە وەکڕۆنە کاوی بەنداوی دەربەندیخان بۆ زەر بابەت سوودی لێ وەرگیراوە کامەش لە ڕۆ تەندروستیەکەیەوە دوجار کاریگەری لەسەر هاوڵاتیان دروست دەکات. تایبەت بەم بابەتە میوانمان هەیە ڕاستەوخۆ لە کەلارەوە ئەگەر میوانەکەمان ئێستا ئامادە بێ گفتوگۆی لەگەڵ دەکەین. زۆر بەڕێز عەبدولموتەڵیب ڕەفعەت مامۆستای زانکۆ. کاک عەبدولموتەڵیب سڵاوت لێبێ. لە ئێستادا ئەگەر گوێبیستی دەنگی منی دەمێ ئەوە بپرسم ئەم بەدواداچوونە زانستی کە کراوە بۆ مادە پیسکەرەکان و کاریگەری لەسەر بەنداوی دەربەندیخانە یاخود دەشتێتە بەنداوی دەربەندیخانەوە گەشتونەتە چ دەرئەنجامێک؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئەو کارە زانستی کە ئەنجاممان داوە پێکهاتووە لە توێژینەوەیەکی زانستی کە لە یەکێک لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بڵاو کراوەتەوە و لە ئیندێکسە ئەو گۆڤارە لەلایەن دەستگای سکۆپەسەوە ئەم کارە زانستیە لە کۆتاییەکانی ساڵی 2021 ئەنجام درراوە بە تایبەتی دوای ئەوەی کە ناوچەکە بەگشتی ئاو تێدا کەم بووە و هەروەها داهاتی ئاو زۆر کەم بوو بە تایبەتی بۆ ناو بەنداوی دەربەندیخان و هەروەها ئەو ساڵە بە ساڵێکی وشکە ساڵی هەژمارەکرێ. بۆیە ئێمە بپێویستمان زانی کە کارێکی زانستی نوێ بکەین لەسەر بەنداوی دەربەندیخان و نزیکەی 20 شوێنمان وەرگرت وەکو سامپل ستیشن بۆ ئەوەی نمونەی ئاوی لێوەرگرین و هەر لە شوێنێک لەو 20 شوێنە ئێمە 3 جار مکەڕمان وەرگرواتە ڕپلیکیشنی 3 نمونەمان وەرگر بۆ ئەوەی بزانین بە تایبەتی ئەم بەنداوە بە چی کانزایەکیان بە چی میتاڵێکی قورس پیس بووە و لەو 20 شوێنە ئێمە بۆمان دەرکەوت کە زۆربەی ناوچەکان زۆربەی ئەو 20 شوێنە پیسە و بە هیچ شێوەیەک بەکاری خواردنەوە نایە تەنانەت بۆ کشت و کاڵکردنیش تا ڕادەیەک مامناوەندە واتە کێشە و گرفتی هەیە و بە تایبەتی لە چەند شوێنێکەمە بۆمان دەرکەوت کە هەندێک ئیندێکسمان بەکارهێنا ئەو ئیندێکسانە ڕێژەکانی زۆر بەرزەواتە ستاندەری تێپەڕاندووە بە تایبەتی لەو ناوچەی کە ڕووباری تانجەڕۆ تێکەڵ بە بەنداوی دەربەندیخانە ئەبێت و هەروەها لەو شوێنانەی کە لە قەسەرەکیەکانی ڕووباری سیروان تێکەڵ بە بەنداوی دەربەندیخانە بێ. بۆیە ئەمە کێش و گرفتێکی زۆر گەورەیە بە تایبەتی ئێستاکە ئێمە هاین لە ئەو سەردەمەیە کە ئاو وەکو پێویست داهاتی نەماوە بە تایبەتی بۆ ناو بەنداوی دەربەندیخان کە ئەمە کێش و گرفتێکی زۆر بەڵێ بۆ وڵاتەکەمان دروستەکە هەروەها کێش و گرفتێکی زۆر بۆ هاوڵاتیان و بۆ کشت و کاڵکردن دروستەکە. بەڵێ کاک عەبدولموتەڵیب ئەو مادە پیسکەرانەی کە هۆکار بوو بۆ پیسبوونی بەنداوی دەربەندیخان کام مادانن بە دیاریکراوی؟ بەڵێ خۆی لە ڕاستیدا ئێمە بەدواداچوونمان نەکرد بە تایبەتی بۆ ئەو مادانە چین بەڵام ئێمە ئیشمان لەسەر میتاڵە قورسەکان کرد بە دەرەجەیەک. ئەو میتاڵە قورسانە زۆربەی میتاڵە قورسەکان تقریبان 13 میتاڵی قورس ئێمە ئیشمان لەسەری کرد. لەو 13 زۆربەی زۆری ئاستی یان خستیەکەی زۆر بەرز بوو و بەزەقی ئێمە 4 میتاڵی قورسمان بۆ دەرکەوت کە ڕێژەکانیان زۆر بەرزە و خستیان زۆر بەرزە لە ناوبەنداوەکەیە. ئەوانیش هەریەک لە ئەلەمینیۆم و نیکڵ و
پڕخۆشم و کادمیۆم کە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر خاک ئەگەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو ئاوە بەکاربهێنرێت. بەڵێ کاک عەبدولموتەڵیب ئەم بابەتە پەیوەندی بە گۆڕانەکانی کەش و هەواوە نییە یاخود بە شێوەیەکی گشتی ڕەنگە هۆکارەکە بۆ نەبوونی هۆشیاری پاراستنی ژینگە بێت لەلایەن هاوڵاتیانەوە بە دیاریکراوی با بڵین هۆکارەکەی بۆچی گەڕاوەتەوە؟ خۆی لە ڕاستیدا یەکێک لە هۆکارەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە، بەڵام ئێمە بینە سەر حەقیقەت پیسبوونی بەنداوەکە ئەگەڕێتەوە بۆ کارە ناتەندروستیەکانی مرۆڤ. یعنی بەڕێستان ئاگادارن کە لە ڕووباری تانجەرۆ چەندێ مادەی پیسی لە سلێمانیەوە بۆ نمونە لە شار و شارۆچکەکانی ترەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەبێ هیچ چارەسەرکردنێک ئەڕژێتە ناو بەنداوەکە. ئێمە زانین لە وڵاتی پێشکەوتۆکانە چارەسەر بۆ مادە قورسەکانە کرێەوە، چارەسەر بۆ ئاوی پاشەڕۆ و پاشماوەکانە کرێ پێش ئەوەی تێکەڵ بە ڕووبارەکان بکرێ، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە تا ئیساکە هیچ یەکەیەکی چارەسەرمان نییە لەسەر بەندا و لەسەر ڕووبارەکانمان. بۆیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو پاشەڕۆوانە ئەبرێتە ناو ڕووبارەکەەوە، دواتر ئەمە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە. ئێمە گەیشتین بۆ حەقیقەتەی کە بەنداوی دەربەنی خان هۆکاری پیسبوونی ئەگەڕێتەوە بۆ کارە ناتەندروستیەکانی مرۆڤ بەهۆی فڕێدانی زبڵ و خاشاک و پاشەڕۆکانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ناو ڕووبارەکان کە دواتر لە ناو بەنداوەکەیە کۆ ئەبێتەوە کە ئەمە وای کردووە بەنداوەکە بەکاری خواردنەوە نەبێت بە هیچ شێوەیەک ئاوی بەنداوەکە و هەروەها کاریگەری لەسەر ئەوە دروست کردووە کە تا ڕادەیەک لە هەندێ لە ئەندێکسا ئێمە ئەتوانین بڵێن ئاستی بەکارهێنانی ئاوی بەنداوی دەربەنی خان بۆ کشت و کاڵکردن مامناوەندە، واتە کێش و گرفتی هەیە بێ کێش و گرفت نییە. کەواتە لە ئێستادا ئاوی بەنداوی دەربەندی خان دەتوانرێت بەست بۆ چ بابەتێک بەکاربهێنرێت لەبەرەوەی وەکو پێشتر باستەوە کرد لە توێژینەوەکەدا گەیشتونەتەوە ئەنجامی کە پیسبوونی ئەم ئاوە کاریگەری هەم لەسەر ژینگە و هەم لەسەر تەندروستی هاوڵاتیانیش بەجێدەهێڵێت. بەڵێ ئێمە لە ڕاستیدا ئەو ئیشەی کە کردمان ئێمە 4 ئیندێکسمان بەکارهێناتیایە. ئەو ئیندێکسانە دانەیەکی تایبەتە بە توانای بەکارهێنانی ئەو ئاوە بۆمبەستی کشت و کاڵکردن و ئەو ئیندێکسە تایبەتە بە سەرچاوەکانی ئاو لە وڵاتی عێراقا و زۆر کەم ئیشی لەسەر کراوە لە کوردستان تا ئیساکە بەکار نەهێنراوە ئەو ئیندێکسە. گەیشتینە ئەو ئەنجامەی کە ئاوەکە کێش و گرفتی هەیە لەبەر ئەوەی تۆتەڵ هاردنیسی واتە تا ڕادەیە قورسی ئاوەکە کاریگەری لەسەر خاک دروستەکە ئەگەر ئێمە بە شێوەیەکی نازانستی ئەو ئاوە بەکاربهێنین، چونکە تۆتەڵ هاردنیسی ئاوەکە زیاتر لە 350 میلیغرام لەسەر لەتر کە ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە و هەروەها ڕێژەی مەگنسیۆم تا ڕادەیەک بەرزە لە ناو ئاوەکەیە کە ئەمە لە داهاتوودا کاریگەری لەسەر مادە ئۆرگانیەکانی ناو خاککە بەنسبەت بەکارهێنانی بە مەبەستی ئاو خواردنەوە کێشە و گرفتی زۆرە. تەمان ئێمە ئیندێکسێکمان بەکارهێنا کە ناوی WQI ئەم ئیندێکسە لە وڵاتە جیهانیەکانە زۆر بەکارەهێنرێت و ئەبێ لە 25 کەمتر بێ بۆ ئەوەی وەکو ئەنجام ئەبێ لە 25 کەمتر بێ بۆ ئەوەی ئەو ئاوە شیاو بێ بۆ خواردنەوە. بەڵام ئەوەی ئاوی دەربەنی خان گەشتینە ئەو حەقیقەتەی کە بەگشتی ئاوی دەربەنی خان ئەنجامی WQI 79 واتە زۆر بەرزە و بە تایبەتی لەو شوێنانەی کە ئاماژەم پێی کرد لەو شوێنانەی کە لە قەسەرەکیەکانی ڕووباری سیروان لەگەڵ تانجەڕۆ کە تێکەڵ بە بەنداوی دەربەنی خانە بێ ڕێژەکەی سەروی سەتە واتە ئەمە کێشە و گرفتێکی زۆر گەورەمان بۆ دروستەکە. هەروەها ئێمە دوو ئیندێکسی جیاوازمان بەکارهێنا کە تایبەتە بە ڕێژەی مادە یان میتاڵە قورسەکان لە ناو ئاوەکەیە کە ئەوانیش هەریەک لە HPI و MIە کە ڕێژەکەیان زۆر بەرز دەرچوو. بە پێی ستاندەر ئەبێ HPI کەمتر بێ لە 15 بەڵام بۆ ئاو خواردنەوە نزیکەی 66 دەرچوو و بۆ کشت و کاڵکردن 0.37 دەرچوو واتە بۆ کشت و کاڵکردن تا ڕادەیە گونجاوە بەڵام بۆ خواردنەوە بە هیچ شێوەیە گونجاو نییە و هەروەها تایبەت بە ئیندێکسی MI ئەبێ هەر ئیندێکسێک یان هەر میتاڵێک ڕێژەکەی لە یەک کەمتر بێ بەڵام بەداخەوە زۆربەی ئەو میتاڵانەی ئێمە کە ئیشمان لەسەری کورد زیاتر لە یەک دەرچوو بە تایبەتی بۆ ئاو خواردنەوە واتە ئەو بەنداوە بە شێوەیەکی گشتی ئاوی بەنداوەکە هیچ گونجاو نییە بۆ خواردنەوە ئەگەر چارەسەری گونجاو و زانستی بۆ ئەنجام نەدرێت. بەڵێ کاک عەبدولموتەڵیب وەکو کۆتا پرسیارەگەر زۆر بە کورتی جوابم بیتەوە سپاس دەکەم. دەرەنجامی توێژینەوەکە ڕێگە چارەسەرەکانیشی بۆ ئەم بابەتە تێدا بووە؟ بەتەکید یەکێ لەو ڕێگە چارانەوەتانێ کە ئێمە پێویستە بە تایبەتی لەسەر ڕووباری تانجەڕۆ
یەکەی چارەسەرکردنی پاشماوە پاشەڕۆکان دروست بکەین بۆ ئەوەی ڕێژەیەکی کەمتر لەو مادە پیسکەرانە بچێتە ناو بەنداوەکەەوە بەنداوەکە بەگشتی بپارێزین لەو مادە پیسکەرانە بۆ ئەوەی کاریگەری نە لەسەر هاوڵاتیان بێ و لە لەسەر کشت و کاڵکردن بێ. هەروەها ئێمە پێویستە ئاوی بەنداوەکە بە شێوەیەکی زانستی بەکاربێنین بە تایبەتی لە بواری کشت و کاڵکردنە لەبەر ئەوەی هەندێ مادەی تایە تێکەڵ بە خاککە بێ و دواتر ئەگوازرێتەوە بۆ ڕووەک و دواتر بۆ تەندروستی کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە. بۆیە ئێمە ئەبێ ڕێگەی ئاودێری نوێ بەکاربێنین وەکو دڵۆپاندن و پرشاندن بۆ کەمکردنەوەی ڕێژەی ئەو مادە پیسکەرانە لە ناو خاکە و دواتر کاریگەری خراپی نەبێ لەسەر تەندروستی مرۆڤ. بەڵێ زۆر سپاس زۆر ببوورە سپاس بۆ عەبدولمتەڵیب ڕەفعەت مامۆستای زانکۆ و سپۆڕی بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئەو.